estimates are terrible and indefensible because they all run into millions. But the estimates range from between 3 and 4 million to between 13 and 14 million. And with a range like this, they are not serious estimates. They aren't even orders of magnitude. All you can say is that whatever actually turns out in the end, it was inhuman, indefensible, and there's no way in which you can minimize it. What happens in 56 to you? Do you leave the party over the Soviet invasion of Hungary or not? No, we protested, all of us. I protested. The others did too. But I personally didn't leave, but most of the others did. أميك بلاوي كمو يك دقيقة لقفتكو مصاحبي إريك أبسفام مجنويسة كومونيست بريطانيايي يهودية ك لچاوپی کوتنی که 1994 خلیکه قصه اکاولی دوانه داد. سرتای ام دی بیت وادس پیکم و اشاره پیکم سبب کیچیم پرسیاره کال اریک هابسبام اجید داگیر کردنه مجارستان یا هنگاریا سال 1956 للایان اتحاد جماهیر سوسیالیستی شوروی لسر ایوه وكو اندام حزب كومونيست بريطانيا تأثيري داننيا هابسبام جوا وداتو بلا تأثيري دانيا يما مظاهرة وتظاهرات ضد داگیر کاری و اشغالگری اتحاد جماهیر شوروی مان کرد. برسیاری لیکا ای بو لحزب كومونيست نهاتي تدر هابسبام ولام داتو من ام ولامي هابسبام اقرم وكارم هسبي لم دي بيتك قرار بيوين برو. Why didn't you leave? And why didn't you leave for so long after? It's very different for people who became communists in Berlin between 1931 and 1933. Even though for most of us in this country and elsewhere, the basic historic experience is that of the 1930s, the broad popular front one. This is still the way I think about politics and effectively, politically. In fact, the commitment goes earlier. And in a way, in the first place, I never wanted to belong to the people who had left and turned against. I don't want to be in. دليل أولم أوبو قركم نو لو دس خلق بم كحزب كومونيست بجيت يليتو أبن بدوش من حزب كومونيست. أما الدليل أولم بو. Company. I didn't want to be in that company. In the second place, I did not want to betray the people I knew who had actually sacrificed their lives and lost. You see, a lot of people... ودليل الدوم أمبو كنمجرك بو خيانت بكم بو كسانيك تمام زندگيان كد بقرباني والدوران ديان لناو حزب كومونيستا كواتئريك هابسبام بعنواني يكيك روشن فكران كومونيست كلسيكان ولا ألمان أبيبا كومونيست سؤالي ليكن كتو بو حل حزبي ناياسايي كومونيست بريطانيا مايتو بو دسنا كيشا بو دواي 1956 وداگیر کردن مجارستان وقتی هزاران نفر لحزب كومونيستكان برادر دسيان كيشا تو دسن نكيشا هابسبام دو والله مداتو يك إشي من بيم خوش نبو لجرقي أوان بم كلا حزب كومونيست تين درو وأبن بدوش من حزب كومونيست دو نمقرك بو خيانت بكم بوانيك تمام زندگيان كرد بقرباني لم ريقا وش كستيان خوارد like myself, had very easy lives.
by and large. But there are others of my کەسی وەکو من ژیان ڕاحەتێکی بوو بەڵام کەسانی وەکو ئەوان ژیانە سەختێکیان تێپەڕان و من خیانەتم پێیان نەکرد. friends and comrades who haven't. And, I can show you photographs of people and say, this man was killed in the resistance. ئەمانم لێدا وەم قسەی ئەریک هەبسبام من لێدا سەرەتا ڕووبەوانەی کە لە ناو ئەم جەریاناتە چەپ و بەناو خۆیان بەزاو کوردیە بووگن تا پێیان وانە بێ پەیمانە حەیدەری وا خێزە کوردەوارە سەر بەخۆ لە پێگەی ئەوان و لە جێگەی ئەوان بە قەوڵی ئینگلیسیەکان پێ ناخەتناوە کەوشەکانیان و دەلیلە جەزمەندیشی و هەڵشکانیان و دەلیلە و دواوە نەچوونیان نازانێت و ناتوانێ هاوسۆزی و هاودڵی بکە. من ئەو نمونەیەم لە ئەریک هەبسبام هاوردە و ئەلا ڕەقمە ئەوەی کە ئەمزانی سەرەتایەکی خۆشایند ناوێ بوو ئاغایان بەڵام لە کابرایەکی یەهودی کۆمۆنیستی ئینگلیسی یەکێک لە مهمترین مێژوو نووسەکانە قەڕنە بیستۆم. نمونەم هاوردۆ تا بزانن ئێمە نە لە ئەخلاق دوورین نە دەردە ئینسانەکان نازانین. شاید من تحلیلم کردگە و حتمەنیش تحلیل ئەەکەم بە مەبەستە سیاسی. حتمەن ئەوانەی کە ڕەقیبن لێیان ئەدەم و محاولەکەم چ لە ڕێگەی سخەنڕانی چ لە ڕێگەی دیبیت و چ لە ڕێگەی دەستگەل و کەرەستەگەلێکە هەسم دەستیان کورتکەم نابودیان کەم و لە بینیان بووم. بەڵام هەرام ئاغای ئەریک هەبسبامە کتێوێکی هەست بەناوە Primitive Rebels یعنی شۆڕشگێرانە سەرەتایی وەڕواتە ئیتالیا لەوێ دەست پێیەکات لە قەڕنە 19 ئەواخرە قەڕنە 19. یەکێک لە گەورەترین کێشەکانە ئەوانەی کە خۆیان بە چەپ زانی دۆزینەوەی سوژەی شۆڕشگێڕی بوو. بۆیە ئەوڵ دەحفە وەختێ ناهومێت بوون لە تەبەقەی کارگەر ڕویان کردە دۆزینەوەی سوژەیە تازەیەک بۆ شۆڕش ئینقلاب لە بەرامبەر سەرمایەداریە. ئەوە بوو ژنان و گەنجان و خوێندکارانە زانکۆ و ئەمانە هەر جارێک و ئیحتیمامێکیان بێدریا تا لەم ئاخرۆ گەین بە شتێک بەناوە مۆلتیتود یعنی بەهۆی ئەوەی کە انقیاد و استثمار ئینسان بەدەستە ئینسان و چەوساندنەوەی ئینسان بەدەستە ئینسان لە ناو تەمامە بەشەکانە کۆمەڵگا بڵاو بووگەسۆ ئەمانە ئیتر نە خەڵکیان ما نە کراودیان ما نە پیپڵیان ما بەڵکە پێیان وت مۆلتیتود. ئەمانە ئێژم لە لەحاظە تئۆریکۆ با بزانن قەیرانە گەورەی تئۆریە لە دنیای ئەمڕۆ. با بزانن ئەو کارەی مارکس کردی لە ئۆدەی هەر کەسێک بەرنایە کە بیکات بۆی ئەوانەی کە دوای مارکس هاتن محاولەیان کرد شوێندەسەکانە مارکس کۆ بکەنەوە چون تئۆری ئینقلابی هەر کەسێ ناتوانێ بێنێتی. وە سەرەتاییەکەی ئەوەی لوکزامبورگ بەحسیەکە ئەوەی لێنین بەحسیەکە گشتی خروجیەکە لە ئیمتدادە کارێکا کە مارکس کرد بگێسی. من ئەزانم شۆڕش گێڕانە سەرەتایی لەم سەرزەمینە ئێمە لە هەلەکانە مێژووە سەریان هەڵدا. ئەزانم کە نازانن ئەو گروپ و تاقم و ئۆرگانیزیشنەی کە ئەمانی ڕێکخست دەستە بیانی بوو. وەلی ئەمانە تاکگە لە ئینسانێکن کە تەواو ژیانە خۆیان کردگەسە قوربانی و نظام سوڵتەیش لە ڕۆژە ئەوەڵۆ ئەمەی ئەزانی هەروەکو چۆن خانەوادەیە کوڕەکەی ئەکوژن دەسی پێوە ئەچیت هەروەکو چۆن بنەماڵەیە کەسێکی نزیکی ئەکوژن دەسی پێوە ئەچێت
ئەبێ بە پرۆپارتی پرۆیەکێتی پرۆپەکەکە پرۆکۆمەڵە بۆ لەبەر خاتری ئەوەی ئەم بازیە و ئەم سحر بازیە و ئەم ڕماڵی و ئوستۆدلاب و ئەمانە نظام سڵتە دەمێکە ئیزانێت دەمێکە ئیزانێت کە ئینسانێک کە پاڵنەرەکەی بێناویە پاڵنەرەکەی بێدەسەڵاتیە پاڵنەرەکەی چەوتانەوەز پاڵنەرەکەی فرشتێکە کونێکیان بۆ دروست کابیان با لەوێ لە ژێرە نیەتە خۆی بەکاریان بێنێت نیوتراڵیان کا هەدایەتیان کا بیان کوژێت بیان خەسێنێت من و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاگادارین لەم فراغەی کە لە سەرزەمینە ئێمە دروست ئەوێت بە تایبەتی دوای ئەم بڕیارەی عەبدوڵڵا ئۆجالان دوای دیدارەکەی ترامپ لەگەڵ زلێنسکی ئەزانین فراغ و بۆشاییەکی گەورە دروستەوێ بە تایبەتی بۆ ئەوانەی چ بە شێوەی عەمەلی لەناو ڕەوت و جەریانێکا بووبن و بە تایبەتی بۆ ئەوانەی کە بە شێوەی چەپڵەڵیەدان لە پشتە پسپۆڕ و تێگەیشتووی دنیای ئەمڕۆ دنیایان جۆرێک ئەدی دیارە ئێمەمانان شتێکمان هەست بە ناو عەقڵ بەڵام ئێمەمانان ئەوەی هەڵسوکەوتی عەقڵیە کە ئەیکەین یا بە شێوەیەکی خۆڕسکە یا بە شێوەیەکی نەبیسریاگە نەزانریاگە نەنووسریاگە ژیانە کۆمەڵایەتیمانە بۆیە ئێمە سەمومنمان بەدەستەوە نییە بزانین ئەو نەتیجە و ئەو قسەهای ئاخر و بڕیارە ئاخرە کە ئەیدەین چۆن لە مێشکە ئێمە تێتە دەرەوە هەر بۆیە لەم دەورانەوە ئێوە شاهدینی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەمڕوو لە خەڵکە کوردەوار و هەمڕوو لەوانەی کە سەردەمانێک لە ناو جەریاناتە جۆرا و جۆرا بوون چەپ بوون ناسیۆنال سۆسیالیست بوون ئەفروکەن سۆسیال دموکرات بوون و تەوانە تئۆریکیان نەبوو ڕەهبەران و واقعیان نەبوو چ ئەوانەی کە خۆیان بە کورد دەزانن و چیرۆکە هاوبەشیان نەبوو ئێمە ئەو کارمانە تەواو کردەکە ئێمە ئەمڕۆ هەم هێزە ئینسانیمان دروست کردگە هەم دیسکۆرس و گفتمانمان جێخستگە هەم توانیگمانە حوسنە نیەتە خۆمان بە خەڵک نیشان بین کە کەسێ تەحقیر ناکەین کە کەسێ ناهاڕین کە کەسی بچووک ناکەین و احترامیشمان هەست بۆ تەمامە ئەوانەی کە تەمەنێکیان سووتان دەگە و ئەم تەمەنیانە لە ئەوان قوربانی دروست کردەکە ئێمە نەمانگەرەکە ئێوە قوربانی بمێنێنەوە ئێمە نەمانگەرەکە ئێوە لە ناو جەزمەندیشی و بێدەسەڵاتیا بمێنێنەوە ئەو دەسەڵاتی کە لە ڕێگەی کۆمەڵێک گەنج ئەم سەرزەمینە دروستکریاگە دەسەڵات خۆتانە ئەو تەوانەی کە ئێمە هەسمان وا لە ڕێگەی شۆڕشە ئێمە واینە سەر و بەندە گۆڕانکاریەک لەم دنیا با من سێ بەش باس بکەم یەک مەسئلەی ڕۆژهەڵاتە نێوەڕاست کوردستانە سووریە شوێندەسەکانە پەکەکە و فەرمانە ئەخیر ئاغای عەبدوڵڵا ئۆجالان وەهمە کاییە ئەنستیتۆیە بەناو کوردی تەواو کرد نکتەی دووەم هاتنە سەردەسەڵاتە دۆناڵد ترامپ بە دەنگێکی فرە و دەنگێکی قاتە مەسئلەی دموکراسی شعارەکان و دروشمەکانە دنیای غەربی بە تەورە کول باتڵ کرد هاتنە سەر دۆناڵد ترامپ و بێدەنگیە کۆمەڵگای غەرب و ڕووناکبیرانە کۆمەڵگای غەرب و بیرە پرسیارەکانە دەورانە هیتلێرم ئەخاتۆ کە مەکتەبە فرانکفۆرت پرسیاریان نەکرد بۆ ڕووناکبیرانە ئاڵمان جورئەتیان نەکرد بوێریان نەبوو لە کاتە دەسەڵاتە ناسیۆنال سۆسیالیستە ڕەخنە بگرن دەمدا نەخەن بەڵام تۆ ئەمڕۆ لە دنیای غەرب ئاوێنیت کە دنیای غەرب
هەم لە ڕێگەی عملی و مەیدانیەوە دەمی داخستکە لە بەرامبەر ڕەوتە دۆناڵد ترامپ. ئەوەی کە دۆناڵد ترامپ ئەیکا کارە شخصێک نییە، کارە مەجموعەیەکە، کارە دەوڵەتێکە، پۆلیسیە دەوڵەتێکی قوڵە بە ناوی ویڵایەتە متحدەی ئەمریکا، کارە ڕئیس جمهوریەک نییە. بەڵام ئێوە دیتان دیدارەکەی دۆناڵد ترامپ لەگەڵ زەلەنسکیە چەندین وەهمی کۆتایی پێدا. یەک، وەهمە دیپلۆماسی. دوو، وەهمە دەسەڵاتدارەتیە ئوروپا. سێ، وەهمە خۆبەژیرزانە دنیای ئەمڕۆیە کە پێی وایە مەطلوباتە ویڵایەتە متحدەیە ئەمریکا کە یەک زەمانێک بانگەوازی بۆ کرد، پارەی بۆ سەرفە کرد، حەقیقەت بوو. وەمانە کەرەستەیە دەسە ویڵایەتە متحدەیە ئەمریکا بوون. هەروە کە ئەوێنن ویڵایەتە متحدەیە ئەمریکا بە چەکە هالیوود، بە چەکە ڕسانە، بە گەورەترین دەسەڵاتە نظامیە دنیا سەردەمانێک خەریکە دەستکاریکردن حەشیمەتە دنیا بوو. ئێوە ئەوێنن کە دۆناڵد ترامپ هەڵوێستی بەرامبەر بە ژن، بەرامبەر بە هۆمۆسێکشوالیتی و LGBTQ کامە هەڵوێستە. بەڵام بۆ ئێوە دەرکەوت تەنانەت لە ئوروپاوە لە ئەمریکا ئەو شتەی پێژن گەی پراید، ملیۆن گەی هەمۆسێکشوال LGBTQ نەهاتە خیابان، پراید و غرورە خۆی لە خۆباینە خۆی دەربخە لە بەرامبەر دۆناڵد ترامپ، لە بەرامبەر پۆلیسی ویڵایەتە متحدەی ئەمریکا. ئێوە دیتان ئەلا ڕقمە هەبوونە NGO گەل، ئەلا ڕقمە ئەوەی کە شاشەگە لە تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا پڕ بووگە لە مبەلغینە دنیای غەرب و ویڵایەتە متحدەی ئەمریکا لە بەرامبەرە خڕۆکردنەوەی بودجەیە NGO-کانە سادرکەرە دموکراسی نۆعە ئەمریکایی چ لە مافە ژنان و مافە مرۆڤ و ئەمانە یەک نەفەر دەنگی دەرنات. ئێوە ئەوێنن ملیۆن پەنابەر ناوە ئوروپا و ئەمریکا، ئەلا ڕقمە ئەوەی کەوانە ئوروپا و ئەمریکا، ئەلا ڕقمە ئەوەی کە بوون بە مبەلغینە ئوروپا و ئەمریکا و بەهشتیان دروست کردبوو لە ئوروپا و ئەمریکا، یەک نەفەر لە مقابڵە بڕیارەکانە دۆناڵد ترامپ نەویسیە. یەک فراخان و تەزاهورات دروست نەکریا، یەک ڕووناکبیر، یەک متەفەکر دنیای غەرب بە شێوەیە پابلیک لەگەڵیا دەرنەکەوت. ئێوە ئەوێنن یاساکانە حیزبە لەیبرە بریتانیا بۆ نەدانە سیتیزەنشیپی و بەرتەنکردنەوەیە پەنابەران. یەک پەنابەر، یەک ڕووناکبیر، یەک خاوەن قەڵەم، تەواو ئەوانەی کە لە ئوروپا و ئەمریکا بوون بۆ دەمیان داخستەکە. وەهم تەمام بوو. و ئەمما ئێوە دیتان لەم کۆمەلگای کوردیە ئەڵبەتە کە ئێمەیە کورد دەم و دەسەڵاتمان نییە، دەسەڵاتە گشتیمان نییە. ئەڵبەتە ئێمەیە کورد کۆمەڵێک بنیانە مەردمی و خەڵکیمان نییە کە تعبیر بکات لە ئێرادەی ئێمە، لە دەنگە ئێمە، لەم سەرزەمینە ئێمە، هەر کەسێ بەناوە ئێمە هەر کارێکەکە. ئێوە دیتان کەس نەیپرسی لە پەکەکە تۆ بۆ بوویت بە هاوکارە سپاه قودس بەشار ئەسەد، تۆ بۆ ڕۆڵە زەدە ئینقلابت گێڕا لە سووریە، تۆ بۆ بەعنوانە ئانارشیست، بەعنوانە کەسانێکە بە شوێنە لە بینبردنە مۆدەرنیتەیە کاپیتالیستی عەبدوڵڵا ئۆجەلان بێژە مارای بووکچین بوون، بۆ ئیدە و ئارمانە خۆتان دەستان لێ هەڵگرت، بۆ تەبدیل بوون بە مزور و چەک هەڵگرە پۆلۆسیەکانی ویڵایەتە متحدەی ئەمریکا. بۆیە ئێمە دیمان داستانە کوردستانە سووریە و کارنامەی پەکەکە ئەلا ڕقمە تۆپە تەبلیغاتی و پرۆپاگاندایی و دەیان و سەدان میدیا و دەستبردنە بۆ عەواتف و زەواهر و
زوان و نازانم ئەمانەی کە هیچ کاتێک سۆلەداریتیەک دروست ناکە لە ناو ئینسانێکە تحت ناو جریاناتە کوردی 12 ساڵ حکوومەتداری و ئیدارەکردن خاک پێکاکە نەیتوانی یەک موەسسە یەک نهاد یەک ئەنستیتۆ بە جەهانە کوردان معرەفیکە ناشیە لە باوەڕ و ئارمانێک نەیبوو بەڵکو پەکەکە دوو سازمانی چەکداری معرەفی کرد بناوە یەپەژە و یەپەگە پاشان دانەیەکی تری لەژێر ئەمریکا دروست کرد بناوە قەسەدە ئەمە تەمام ئەو شتەی بوو کە لە 12 ساڵە پەکەکە تەبلیغی بۆ کرد پەکەکە فیلمی بۆ دروست کرد پەکەکە هەر ئەمانەی خستناوە سۆشیال میدیاوە بەعنوانە هێزە نظامی لە ڕۆژە گرتنت دەمەشقا لەو عەکسە تاریخیە کە ئەحمەد شەرمی کردە فاتح دەمشق منجیە دەمشق فریاد ڕەسە خەڵکە سووریە لەو تەسویرە پەکەکە غایب بوو غایب مطلق بوو ئێستا تۆ و ئێمەی کورد کە هەست بە بێدەسەڵاتی بکەین تەرجومان خۆمان لەم دنیا گۆڕین پندێکی پێشینیانی بەناوبان کەس ئێژێ پشیلە دەسی بە گۆشت نەئەگەی یعنی پشیلە گۆشتخۆرە لە گۆشتیش خۆشتر نییە بەڵام دەسی پێ نەیەگەی لەبەر ئەوەی عەزاب خۆی و ڕەنجە خۆی کەم کاتۆ وتی گۆشت شتە خراوێکە بوویتی ئێمە کورد چون لە ژێرە بۆمباردمانتە دەستکاگە لە تەبلیغاتی بووین گرفتارە خۆمان بەدەسە خۆمان بووین چون ئێمەیە کورد بە هاماندا ئمڕۆ گەرەکمانە تەرجمان خۆمان لە دنیا بگۆڕین بێژین ئێمە دەستکەوتمان بووگە بێژین ئێمە بینراوین بێژین ئێمە هیچێکمان لەم دنیا پێ ناکرێت چون هەرچی شتەها بەدەست زلهێزەکانەوە بێژین ئێمە خۆمانمان خەڕۆ کرد و خۆمانمان کردە ناوە دەستورە عێراق و دەستورە سووریە بە ناوە پێکهاتیە قەومیە کورد و ئیتنیکیە کورد کە ئێشێ مافە سەراتاییەکانە شارۆمەندیمان پێبن بۆیە ئێمە ئەکەوینە خونجاندنە خۆمان لەبەرەوەی لەم فراغە دەرچین پس عاقیزە کوردەوارە سەربەخۆ ڕوو لەوانەی کە تووشە ئەم قەیرانە بووگنێژێت دەوای دەردە ئێوە هابەلای ڕۆڵەکانتان و دەرگای ئاخیز بۆ کەسدان نەخریاگە ئیدعای شوێنایەک ڕاهبەریتانەکات بەڵام لەم قەیرانە دەرتان تێرێ ئێمە مەجبورین بە یەکتری بڕیارە غەڵەتدان ئێوە کارێک دروستەکات کە بە ئێمە دروست ناوێتەوە ئێمە محاولەیەشی بکەین بەر بەم بڕیارە غەڵەتە ئێوە بگرین و ئەمما بێمە سەرە ئەوەی کە من ساڵیانە باسی یەکەم پەکەکە نابود بوو پەکەکە کڵاپسی کردبوو پەکەکە نەهێزە نظامیەکی سەرکەوتو بوو نەتوانی لە بەربەرەکانیەت دەسەڵاتە کرۆکە دەوڵەتەکان بشکێنێ ئەلا ڕەخمەوەی کە ئیمکاناتی بوو ئیمکاناتە پەکەکە یەکجار ئیمکاناتە فرەیەک بوو شاید ئێمە وەکو خەڵکە عادی ئەوەی لە شەڕ تەسەووری ئەەکەین ڕوو بە ڕووبوونەوەی دوو سپاس بەڵام شەڕ فێڵدێکی یەکجار گەورەیە لە دنیای ئەمڕۆ بۆی خوێندنەوەی ئێمە بەرامبەرە بە شەڕ کێشەیەکی گەورەی واتیە من مثالێک بدەم و بەم مثالە گرەکم بێ شتێک جێبەجێکەم من زۆر ئەبیسم کە خەڵک ئێژێ لە هەرێمە کوردستان پارت دموکرات و کوردستانە عێراق فرە بە قووەتە کە پرسیکا کە پارتە دموکرات و کوردستانە عێراق بۆ بە قووەتە ئەگەی بەوەی کە پارتە دموکرات و کوردستانە عێراق ئیدئۆلۆژیەکی نییە
تەنانەت ئەو پەڕۆ هەڵیەدا و ئەو چوار سرودە کە ئیکا و بە زۆر بە پێلەقە گەرەکێسی بێژێ نوێنەرە کوردە حەج چیرۆکێکی دیە. بۆیە ئەوانەی پاڵپشتە پارتین چون هیچ مەتنێک و تێکستێکیان نییە کە تعبیر لە شناسە ئەوان بکاتەوە، ئەکەونە دەمە لاسکانی، ئەکەونن لاعوبالیگەری، ئەکەونە قیاسای ئەحمەقانە، بەجێ ئەوەی کە ئیدعایەکەن بەناوە ناسیۆنالیزمە کوردی خەڵک لە خۆی بەهاڵێنێ، خەڵک لە خۆی دوورەکاتەوە. بۆ لەبەرەوەی ئەمانیش تێکستیان نییە. ئۆکەی، پارتی تێکستی نییە. قوڵایی ئیدەی نییە، قوڵایی خەڵکی نییە. هێز نظامی، هێزێکی نظامی مستەخدمە، دروستە ناویە بە پێشمەرگە، بەڵام لە هیچ تەقابڵێکی جددیە لە بەرامبەرە هیچ دوژمنێکانە بێسیاگە، هیچ ئارمانێکی نییە، هیچ پاتریۆتیک بوونێکی تیا نییە. ئەی پارتی بۆ دەسەڵاتدارە لەبەرەوەی پارتی پارەی هەیە. خەڵکە کورد پارە تا حەدێک پارەست. مثال منە پەیمانە حەیدەری ماڵم نییە، ژنم نییە، کەرەستەی بەڕێوەبردنە ژیانم نییە، 200,000 دۆلار، $500,000 ئەتوانێ ژیانە من دروستکە. من ماڵێکی پێ بسێنم، من ژنێکی پێ بخوازم، من ماشێنێکی پێ بسێنم، من پارەیەک بۆم لە جێگەیەکە داینێم وە سەرمایە گوزاری بکەم کە بتوانێ ژیانە من بەردەوام کات و مەسروفە من ماڵانە چەندێک بێ بنداتی تا ڕۆژە ئەمرم. ئەمە تەمامە پارەیەکە کە من گەرەکمە. سەرەوەی ئەوە ئەبێتە ڕقم لە حسابەکانە بەکەڵک نایە، مەگەر ئەوەی کە خۆم بخەوەتێنم. مەسەڵەن بڕۆمە ڕستورانەکە لە هەولێرە ستێکی بخۆم بە $80,000. ستێکە خۆ سارۆخ نییە کاکە، خۆ ئەڵماس ناخۆم. پارە لە یە حەدێک دەرچێتر بە کەڵک نایێت. بزانە پارتە دموکراتە کوردستانە عێراق کەوت کەسە حامی پەروەراندن، یعنی کەسی حمایەتی لێ بکە، پارەی پێبا، بندیوارانەی پێبا، مەعاشی پێبا، لەبەرەوەی بێژێ ئەمە حامی منە، یعنی ئەمە لە من حمایەتەکە بێ هیچ ئارمانێ بێ هیچ شتێ. دێ ئەمە خۆ ڕقەمی میلیاردی نەگەرەکە کاکە، نەیگەرەکە. تۆ لە هەرێمە کوردستانە بەسەر 2 ملیۆن نەفەر جەمعیەت گەرەکت بێ دەسەڵات دابنێ، پێویست بەوە ناکە $200 میلیارد بێ، بە $200 میلیۆن جێبەجێ بێ. سەرەوەی ئەمە ئەبێ بە ڕقم، ڕقمە ناو بانکەکان، هەرو کاری وا پارتی وەکێتی یەکەن. پارە زیادەکان هەنێرنە ئوروپا، دوبەی، ئیمارات، بەحرین، بریتانیا، دوکانی پێسێنن، ماڵی پێسێنن، مستەقلاتی پێسێنن، سەرمایە گوزاریەکەن، لە بانکەکانی سویسە زەخیرەی ئەەکەن. ئەمەنە هیچێک نییە، بەس خیاڵ ڕاحەتیەکە بۆ خۆی. دەمن ئەگەر مەسە هەولێرم بەدەسە و نەمێنێ بڕۆمە بەرلین دەربچم چی بکەم؟ کۆمەڵی پارەی بێ بۆ خۆی و بۆ زۆڕیەتی. ئەمە دەسەڵات نییە، ئەمە دەسەڵات وەکو دەسەڵاتە سیاسی نییە. پارتی هیچ دەسەڵاتێکی بەسەریەکێتی و نییە، نیسی. $100 میلیۆن هەم پارتی هەسی هەم یەکێتی هەسی. $100 میلیۆن دانێ بازرگانی شتوانێ بیوێت. با ئێمە هەواسمان بوێت نەکەوینە داوە بڕێک شت کە نایزانین. مەسەڵەن من ڕۆژێک لەگەڵ یارانە قسەمە کرد، ئەڵبەتە یارانێت تەسویرێکیان هەست لە دەسەڵاتە مادی. پێیان وایە تۆ ئێشە شاخێکە بەدەسەوە بێ، داخێکە بەدەسەوە بێ، ئوردوگایەکە بوێ، پادگانێکە بوێت، 2000 نەفەر هێزی تێبخەیت. من بانگم کردم وتم کاکی جان، تۆ بێجگە لە شەڕە جبهەی، یعنی دوو وڵات لەگەڵ یەکتریا دەرگیر بوون بە شێوەی متعارف کە ئیسەیشە وانەماگە، تۆ 200,000 هێزە مسلح بخەیتە ناوە پادگان، وەختی گەرەفتە عملیاتی بکەی هەردوو نەفەرە هەنێری. مەسەڵەن ئێژن ئیسرائیل و موساد بەقووەتە. ئیسرائیل و موساد $100,000 پوڵە، وەهمێکە،
تێتە هەرێمە کوردستان 4 نەفەر مستەخدمەکە 2 نەفەر لە سەقز مستەخدمەکە ئادا فیشێکی بەن لە کابرا کارەکە کی کردی ئەو 2 کەسەوە 10,000 دلاریان کرد و فیشەکەکەیان تەقاند بزان کاکە گیان تۆ 5,000 نەفەر ئینسانە خەیتە ناو ئوردوگایەک هەر 5 کەسی بقڵکە ئەمەلیاتی 5 کەسی 4,995 نەفەری خەریکە مەسروف بۆ تۆ دروزەکە چەکی ئیمکاناتی نانی خۆراکی لباسی تۆ ئەوە دانیاگە خەڵک بتۆقێنی یا خەڵکی پێ بگری یا دەسەڵاتی پێ بتۆقێنی کە من دەسەڵات مەز لە کاتێکا تەمەرکۆزە ئەم نیرووە کۆبوونەوەی ئەم نیرووە تۆکا بە سیبڵ لە دنیایەکە کە ئەتوانین لە ڕێگەی دووربالە تۆ بە تۆپ لێت بە بە درۆن لێت بە بە هەواپەیما لێت بە بە سارۆخ لێت بە سارۆخی لە هەواپەیمایە بتەقێنێ لە 400 مایلیەوە لە سنوورێکی ترەوە بۆ سنوورێکی تر کۆبوونەوە وەخڕکردنەوەی هێز بۆ کەسێک کە ناتوانێت جوواوە ئەمانە بات و ئینتحارە خۆکوشتنە نەزانم کاریە نادانیە ئەگەر ئێمە ئەمانمانە نیا کنار و حاڵیمان بوو واینە چ دنیایەکە و تێگەین ئێستا تێگەین کە ئێمە بێدەسەڵات نین ئێمە هەروە دەس و پێبەسیاگیش نین ئەی چی خەریکە ڕۆدا چی خەریکە ڕۆدا با من کۆمەڵی شت وەهم بتوێنمەوە لە بیرتان تێت سەروبەند شەڕە ئوکراین و ڕووسیە گشتی ئەیانوت ڕووسیە دۆڕا وا لە بیرتانە ڕووسیا توانی بە 1 هەفتە ئوکراین بگرێ من هەرە وەختە وتم ئەمە بازیە بینە ئامریکا و ڕووسیەس هەرە وەختی دیبێتەکانی مەوجودە هەرە وەختە وتم ئەمە گۆڕین نەزمە جەهانە داڕشتنەوەی سەر لە نوێی نەزمە جەهانە بە شێوەیەکی تەرکیبی بە شێوەیەکی تەرکیبی لە دەوڵەت ملەت لە ژێرە ئیتحادیەکە هۆڤیەت و شوناسێکی یەکدەست دروسەکە لە ڕووبەرە ئەمنیەوە ئەو ئیتحادی ئەوروپا کۆبوونەوەیەکی ئابووری بوو بۆیە هێنری کیسنجەر کاتە خۆی وتی کورەمە هیچی نییە تۆ بە من بێژە من بەعنوانە ئیاڵەتی متحدەی ئامریکا گەرەکم بێ تەلەفۆنەکەم هەڵبگرم زەنگ بەم بۆ وەزیرە خارجەی ئەوروپا کەس نییە لذا اتحادیە ئەوروپا ناوێتۆ ئیاڵاتە متحدەی ئەوروپا تا بتوانێ بربەرەکانی لە مقابڵ ئیاڵەتە متحدەی ئامریکا بکە بۆ 27 وڵاتە هاوردەگەم 27 وڵاتە هەر یەکێ بۆ جێگەیەک هەڵەوە خاتەوە یەکێ ئەمڕۆ تهدید دەکات ڕێفراندۆمەکە وەکو بریتانیا برێگزیت بکات یەکێ ئەمڕۆ نژاد پەرستی تێ ئاگاتە ئەوج وەکو فەڕەنسا وەکو ئەڵمان وەکو هۆلەند وەکو سوێد کە ئەمانە گشتی ئەتوانێت تهدیدە ئەم ئیتحادیە بێت بۆیە تۆ ئێشێ سوورەتێک لەم ئیتحادیە بگۆڕی یاڵەتە متحدەی ئەمریکا 115 تا 19 تۆلیدە ناخالصە جەهان تۆلید دەکات 155 تا 60 هێز نظامی دنیا یاڵەتە متحدەی ئەمریکاس لە دنیای عەسرە حازرە زەخیرەیە دۆلاریە وڵاتانە دنیا 50 بۆ 60% ئامارە خۆیان ئامارە من نییە یعنی یاڵەتە متحدەی ئەمریکا لە هێژەمۆنیە دۆلارە خەریکە تووشە ئوفتەوێ لە کاتێکا کە جەهەنەمیترین دەسەڵاتە تاریخە بەشەرە یاڵەتە متحدەی ئەمریکا ئەشێ خۆی وەکو گەورەترین دەوڵەت ملەتە دنیا بپارێزێت هەروە کە بریتانیا بە شوێن دەسیەوە هات کە وە لە ئیتحادیە ئەوروپا هاتە دەرەوە تا بتوانێت ئەقمارە جۆرا و جۆرە ئیمپراتوریایی دەوڵەت ملەتی لە ئیتحادیەکە دروست بکات رووسیا نەمەشێ لە هەفتەیەکە ئوکراینی بگرتای لە هەفتەیەکە ئوکراینی بگرتای چه اتفاقیەک کەوت تۆ ئەبوایە خەڵکە ئەوروپا متوەجه بکەی کە تهدیدی بەناو رووسیا مەوجودە لە ژیانە ڕۆژانەیە بیوێنێ لە گرانبوونە خۆراکە لە گرانبوونە ئەنەرژیا لە هاتنە ئوکراینیەکان و ئەواقب شەڕە تۆ ئیشی ئەمە بوێنیت تا تۆ بە عنوانە ئەڵمانیەک بە عنوانە ڕۆمانیاییەک بە عنوانە پۆلیشیەک بە عنوانە بلژیکیەک ڕووداری نەکەی
وەگەرەکتوێ ئەمە بشێوێنیت. ئێستا ئوکراین بەشکریا، نیوەی رووسیا بردی، نیوەی ئەمریکا بردی. کێ دۆڕیا؟ زاهرە نێشێ وا فکر بکەنەوە ئێوە کە اتحادیە ئەوروپا دۆڕیا. با بە جۆرێکی تر بێژم ئێوە تەحلیلتان نەکرد. رووسیا بردیوە، ئەمریکا دۆڕیا. دەی ئێوە خەریکن وایەژن ئێوە وەختە خۆی ئەتان وت کەس چارە ئەمریکا ناکە. بەڵام ئێستاوا دیارە ئەمریکا تەسلیم بوو لە مقابڵ رووسیا، وتی شەڕە درێژخایەنمان پێ ناکرێت. رووسیا پێیەکرێ، ئێمە پێمان ناکرێت. تۆ ئێستا ئەوێنیت ئەم جەهانە حاڵەمەت لێداگە، کابرا نازانێت چۆن تەحلیلکە. هەرچیەکی ود درۆ لاو دەرات، هەرچیەکی ود وەکو بەڵقە سەر ئاو تواوە. تۆ ئەمڕۆ نە قارەمان ئەوێنی، نە مافژن باز ئەوێنیت، نە ئێکۆلۆژی باز ئەوێنیت، هیچ ناوێنیت. تۆ بڕ کەس ناوێنی، کەس نییە. نە دموکراسی باز ئەوێنیت، نە LGBTQ+ ئەوێنیت. چه خەبەرە دنیا، چه خەبەرە؟ پەکەکە ئەتوێتەوە و ئەیتوێنەوە. کاری نەما، کاری تەواو بوو. بۆ کاری نەما لەبەرەوەی مەئموریەتێکی تری پەکەکە و ئۆرگانیزیشنەکانە بەناو کوردایەتی ئەمەسەر لە سەروبەندە داڕشتنەوەی دنیای جەدید. ئەمانیانە دروست کرد کورد بەشنەوە، نە کورد بەش بووە. ئەمانە دروست کردیاگن لە هەلمێژوویەکان کە تێنە پێشوو کورد بەشنەوە، نەک بەش بووە. با من هەلتان بۆ بژمێرم، با بۆتان بژمێرم. ئەم وڵاتەی کە ناوی عێراقە ساڵە 1990 بریتانیا بڕیاری دا بیکاتە دەوڵەت. یعنی بریتانیا بێ خاکێک قەڵەمڕەویە بگرێ، سنووری بۆ دیاری بکە، مؤسساتی بۆ دروستکە، میلەتێ بە ناوی میلەتی عێراقی بۆ دروستکە، شناسنامەیەکی بۆ دروستکەوە بیکاتە عێراق. ساڵە 1920 عێراقی دروست کرد. سێ پرسی خستە بەرە ئەو شتی پێژن خەڵکە عێراق. وتی من گەرەکمە لە شمالە ئەیاڵەتە مووسڵەوە تا بەسرە بکەمە دەوڵەت. ئێشێ مەلکێکی بوو بێرم. ئەگەر ئێوە موافقن لەگەڵ ئەمە، ئەم مەلکە کێ بێت؟ ئەم سێ پرسی خستە بەرم ئەم مردمێ کە پێژن مردمە عێراقە بوو. ئێوە دیتان ئەم عێراقە پیاەکی تیان نەو ببێ بە مەلەکە عێراق، چون کوڕە شەریفیان هاورد لە مەککەوە دایان یا بەناو فەیسەڵە ئەوڵ بەسەر عێراق. بریتانیا کە خەریکە دەوڵەت سازیە لە عێراق بە هاوردن لەشکرە هندی، بە هاوردن پوڵە هندی ڕوپیە، قرار و 1932 عێراق تەحویلە عێراقیەکان با. عێراقیەکان کێن؟ ئەوانەی وا بریتانیا بە عنوانە سەرتێوێتیان دروستیان ئەکا، مؤسساتێکە خۆی دروستی کردگە ئەیدا پێیان مستەخدمینە خۆی. 1932 قرار و چۆنی کارەوە بەزاهر. 1930 شیعەکان قیامێکەکەن سەرکوتەکرین. لەبەرەوەی نزیکە هەلەکە ئەوونەوەها، نزیکە هەلەکە ئەوونەوە بریتانیا بیداوە دەستیانەوە. 1931 سەرهەڵدانە ئەحمەدە بارزان. 1931 دەرگیربوونە بەلا مەسەفای برای ئەحمەدە بارزان لەگەڵ عەشایر و عێڵەکانە دەور و پشتە خۆی و قەتڵ و عامکردنیان. بۆ لەبەرەوەی تۆ لە ناوچەیەکا کە مەوجودی، ناوچەیەکا مەوجودی دەسەڵاتە شێوەی قەدیمە خۆت بێڵی تۆ بە ئێرادەی دیگەران. 1958 کودتای عەبدولکەریم قاسم هەل لە بین بردنە فەیسەڵە دووەم. قازی مەلا مستەفا بە سڵاو و سڵاواتێشی بێری تۆ بوو، چون عێراق مردمی نییە. تۆ ژێنەڕاڵێکی ئەرتەشی دەستکردی بریتانیایی. تۆ ئیشی بێ لەگەڵ تفاقێ نیشان بدەی کە ئەمە ملەتە عێراقەوە لەگەڵم گۆڕانکاریە هەست. شای ئێران زیقەکە ئەکەوێتە فیتە ئەمانەدان. عەبدولکەریم قاسم عەبدوسەلام عارەفەی کوژێ. عەبدوسەلام عارەف لێ ئەدەنەی خەنە خوارۆ ئەویشە کوشن. براکەی ئەنیشێتە جێگەی. کودتای دووەمە حیزب بەعس دەست پێیەکە. حەسەن البەکر براکەی عەبدوسەلام عارەفەخە. ناگەهان
خانوادەی بارزانی تیارەکەن بە پوڵ ببڕنەوە و بە فیشەک با لە حیزب بەعەس. عێراق و ئەم عێراقی کە دایڕژێنن بەشی لە کوردستانە تورکی واتیە، بەشی لە کوردستانە سووریەی واتیە، کوێیتی واتیە، بەشی لە ئەرازیە ئێرانی واتیە. ئەم عێراقە لە سەرەتا نەقشەی کە ئەیکێشن وا ئەیکێشن بۆیە عێراق وڵاتێکی مشکڵدارە. تۆ هەل لە دوای هەل ئەوێنیت کە تۆ ناوی ئەنەی شۆڕش کوردی. ئەمە شۆڕش کوردی نیەمە هەلە تاریخیە دەسی تێوە لەبەرەوەی بیگۆڕن، لەبەرەوەی بەشی زیاتر بوون لەگرا کۆمەڵی بازیگەریش بەکار ئەبەن، پوڵیان پێدەن، ئەسڵحەیان پێدەن، ئیمکاناتیان پێدەن، ناوبانگیان پێدەن. تا تۆ ئەگەی تا ئەنچە پێشن بەیانە 11 ئازار 1970 نام خودمختاری وا لەم فدراڵیە گەورەتر بوو. تۆ ئەگەیتە فەرازە 1975 لە پڕێکا خۆیتە پارادایم شیفتە 57 ئێران. ئەمانە هەلن یەک لە پڕێکا شەڕە ئێران و عێراق. پارتی یەکێتی سۆسیالیست و تەمامە ئەمانەی کە دوای 1975 سەردەرتێرن ئەڕۆ لەژێر فەرماندەهی قەرارگاهە ڕەمەزان ئیمکانە بەقایان بە عنوانە هێزە پرۆکسیە دەوڵەتە ئێران لە شەڕە عێراقا بۆ ممکن ئەوێ. من ئەمانەم وت ئێوە متەوەجێه بوون، ئەمانە دروست کریاگن تا ئەگەنە فرازە 91 فرازە 91 لە لێدانە عێراقا ئەوەی دەسی کوردی ئەگرت نە هێزە پێشمەرگەی گەرەک و نە سەرۆک بارزانی گەرەک و نە سەرۆک تاڵەبانی نێگەرەک ئەوەی دەسە کوردی گرتگە لە هەرێمە کوردستانە هیچ نییە کەمترین شتێکە کە یتوانی دەسی کورد بگرێ. بۆ لەبەرەوەی کوردستانە عێراق لەگەڵ کوردستانەکانی تر فەرقەکە. ساڵی تعلیق قانونی واوە سەر و داستانە سێڤری واوە سەر و لەذا پارتی و یەکێتی نەک هەلیان نەقۆست و هەلیان سووتاند. کورد ئیستا مەشەیە بە بەغا حکومی بڕاندەیە، مەشەیە حکمی بڕاندەیە. ئەم سەر و سەرگەلەکە دروست کریاگن بۆ کورد و ممکن بووگن بە ئیمکانات بێ محتەوا بێ قوڵایی هیچ فقط بۆ پرۆپاگاندا و کەرەستە و ئەبزار. ئەمانە قەرارە لە هەلا داوای هیچ نەکەن، لە هەلا کێشە دروست دەکەن بەناوە کورد تا ئەوەی نیەتە ئامریکاس بڕواتە بەرەوە. ئائیستە پەکەکە ئەم چەکە دای ئەنێ ئەو کارەوا لە سووریە کردی مەئموریەتی تەواو بوو یەک پەیامە هەنێری. ئەو پەیامە چییە؟ کورد کێشەکەی حقوقیە. ئەوەسە کە لە دەستورە بە عنوانە شەهروەندە بەرابەرە دەوڵەتە ئەمیقە تورکیە، دەوڵەتە عێراق، دەوڵەتە ئێران لە ناسریاگە کە چه اتفاقی بکەفێ. ئەوڵەن تۆ ئیسەر پێویستە هەر بە کوردیە چون چەرکەس و لاز و گشتی شەواتە پشتی چه اتفاقی بکەفێ لە ناوە مێشکە ئێمەیە شکست خواردەک وەکەکەی هاپسپام یەک شت ئەوێت کێشەی کورد حل لە سیاسی پیا کرد تەواو بوو. تێگەیشتنن لەمە تۆ ئەواتە ڕۆژە دوای تەواو بوونەم جەریانە. ئایا پەکەکە ڕۆژە دوایەمە چیەکەی؟ تێ باسی چیەکەی؟ باسە ئەوەکەی چۆن ئابوووریە تورکیا گەشێنی تو؟ باسە ئەوەکەی چۆن ئەم خەڵکە گشتی بێتۆ میلیۆنەر؟ ئەمە دەقیقەن بۆ کۆمەڵە دموکراتی ژوازە. بەیانی ئێرانە ئازادە متەکەسرە پارلەمانتاری ئای کۆمەڵە دموکرات و چیەکەی؟ چی دەست بوتن؟ چه کارێکی تر ئەمێنێت و
دا استتو قيد بآرمانكت آرمانكي تو أما نبو إيران متكسر وي آرمانكي تو أما نبو دروشمكي تو أما نبو إيران بيتو الديمقراطية بارلماني ديبو تو كارتو تو كردبازي تو كيش أرواتك شوي كيش أرواتك أويك إيما دائما صحاي أم ادعائكين لبرشاو مانية سؤال أم كرد قوميتني كبياجي كواتيا شحامتي بي وابيت واني إيران بالريوبا من بواني كهاوكار دولة إيران وقنبنا وإصلاح طلب وصول قرا نايجم جاش من لئي وأبرسم أغايان الدكتور و PhD دارو وابستي جمهورية إسلامي بؤون قوارتان بتشوكه بو لسر فرمانداري الديوان درو الصلاوة يكتري الدرن بو بيايكتان تيانية فكر بكاتواني بروات التاران وباستور دانيشي بو تيتانانية اگر ايوه بيايكتان تياوية خوي لحد باستورا بديايا بازي ده صلاتي شيزاني ايزاني شر ده صلاتي شبكات ايزاني فتنة بكاد ايزاني دسكاها ميدابني كاك جنگيو بقره 46 ساڵە جمهوری ئیسلامی وا لەسەر دەسەڵاتە یەک ئۆپۆزیسیۆنی ئێرانی یەک ئۆتاق ئیتلاعاتی لە تارانانیە تا معلوماتی بە تۆ بات کە جمهوری ئیسلامی خۆی نایدێتە دەرەوە ئەوەی خەبەر تۆ لە ئێران ئەیدێتە دەرەوە لە فەساد لە تەجاوز لە کوشتار خود جمهوری ئیسلامی داتە دەرەوە عزیز هێز نظامی پێشکەشە 100 نفر کلفت نوکر بڕواتە ماڵ دانەیە سەردارە سپا دانەیە سەرمایەدار بێت و ئامارە ماڵەکەی بە تۆ بە هەسد تۆ چۆن گرێتە دەسەڵات بگریتە دەست و چۆن تۆ زەق نەبووتی دەم واکەی بۆتی بخەنە ناو دەم دنیا دەست باتە دەستی یەکتری جادەت بۆ قیرتاوکەن و فەرشە قرمزە بۆ پانکەن و بچیت لە نەهادە ڕیاسە جمهوریە دانیشی واسە ئەمریکاتان دی چاوتی و ترامپ چی کردە ماکرۆن چی کردە ستانمەر چی کردە زەلەنسکی پیاکتان واتێ دەم کاتۆ بێژێ بۆ واکە ئەمریکا میشەوەیە کردە ئاغای هێنری کەسەنجەر ئێژە دوژمنە ئەمریکا بوون فرە خەتەرناکە دۆستە ئەمریکا بوون کوشەندە سەمە قسەی من نییە بڕۆن بە ئینگلیسی سەرچیکەن It's fatal to be American enemy is fatal friend ببخشە to be American friend is fatal اوكي لبين مترسیدار بوون و خەتەرناک بوونە و کوشەندە بوونا کامی هەڵەبژێری تۆ ئەوتە دۆسە ئەمریکا کوشەندەز ئەمریکا بۆ تۆ بەڵام ئەگەر دژمنی بی خەتەرناکە ئەمە قسەی من نییە قسەی کیسنجەرە خۆ خەڵکە کوردەوار ئەوەی کە ئێمە وتمان هاتە دی تەیە ساڵانە ڕابردووش ئاخێزە کوردەوارە سەربەخۆ گەرەکی بوو بەربگرێ بە دەست و دەسەڵۆکەکانە دەوڵەتانە منتەقە و ئیاڵاتە متحدەی ئەمریکا لە داڕشتنەوەی تازە کورد بێ بەشنەکە کۆمەڵە و دموکرات و پەکەکە و پارتی و یەکێتینەوە مۆریان پێ بکا بێژێ ئەمە کارە کورد بوو دەوڵەتە تورکیا مەعنا پەیان ناکە مەگەر کوردە قەومیتنیکی بڕوا مۆری بۆ بکات تا بێت و دەوڵەت بۆ تورکەکان کوردۆفۆبیایان نییە تورکەکان چون خۆیان شناسیان نییە شناسنامی مێژوویان نییە ئینسانهای واقعینیان لە هەر ئینسانە واقعیە کە شناسیەس ئەترسن خۆیان کرد ئەرمەنی وێ خۆیان کرد چەرکەس وێ خۆیان کرد کورد وێ ئەمە نییە کوردۆفۆبیایان بێ خۆیان بێشناسن تورک نە ڕیشەی تاریخی هەست نە شناسنامەی تاریخی هەست نە ئاداب و فەرهەنگە تەنانەت زوانەکەیان ئەوەی ڕەبتی بە شارستانیەت بێ نێسی تەمامە کەلەماتە لەشکەری و کشوەری یا کوردیە یا عەرەبیە یا ئینگلیزیە پادشاه و وەزیر حاکم مەحکەمە ئەسکەر کارن هیچ وەخت وڵات نۆگەتا وشەی بوێت هیچ وەخت خەڵکە واقعی نۆگەتا وشەی بوێت بازار عەرەبە نیسی تەنانەت تەعاملات ڕۆژمەڕەیشی نییە مەرحەبا تەشەکیورێ درم کابرا ئەمانەی نییە لە زوانیە بە پەکەکە
وبكاكية دسكر دولة تركيا قرار أبدي بويتو يعني قيد قبل الوخان. وأما بيامة مهم دولة إيران جرينج ترين دولة يهود جهان لخاور بيانا لإسرائيل مهم دل بتبع أما كرد قومي إتنيكي لإيران مهم ترين مهرية كردة لرشلات النيو الراسطة لإقليم كردستان واتانا كرد لسوريا واتانا كرد لتركيا واكن للاي إمنات ونن كرد قومي تنيكي لإيران كروك دولة إيران بشكيني بروجكي توانشي تبرو أواني سوريا وتركيا وإراق حيشينين تنانا دولة تركيا أواني بيشناس نامس لبرامبر إيرانية كا حجكي بوتنية ولا بيتانتي قليش دار أغلوبتي من خلق خراسانم علوي خراسانم دبيتانتي أوي شناس بي ترك نيسي دولة إيرانيش حتى إمزاي كرد نقريت دولة أبدي ناويت أمريكا بزانيت لم دارشتنوي جهانك قرار خوي وكو قولتن دولة ملت بمينيتو هيز السربازية كي بكويت باج قلتن للدنيا والدنيا باجي بيبا وبوري بيبر داخبكا إشي بزانيت إشي بشا إيمي كرد لحد خمان زيادة البات أقر نيدات نيالين بوي بشي تبرو ونيالين بوي بشي تبرو كواتا أقرا ني أسبونا نا أميدي بو تازة روشقار إيما دسي بيكرد تازة شورش واقعي كردان دسي بيكرد إما إمرو هم تكست منهز هم مانيفستو منهز هم بيناسا كردن دوسو دجمن منهز هم جهان كرد آزاد منهز لبرامبر جهان انقيادا خير بيشتر لوي كمان برونا ناو دولة قانون ودارشت نوا لبيرتان نتشيت أعمي بيجن نزم إمبراطورياي دولة ملتي وتركيبية كان مشيوي أمنيتي وشناس يردس منطقي والريجنال استمتنا خيز كردوار سربختو وقتي يجي تواور وشلاتنا وراست سرزمين كردانا وإقرا حزارة كردية أو روجة بدر دخوة وأو روجة أزاني تنيا كساني كمتنا واقعيا بو كردان بو وهوني نوي جديد بو لتي صالحي رابردو سابت مانكر دسمان بو هركسي برد نابود مانكر ونابود يكين هرچيك ما ود دروس داو دراد وبو أما خومان من آماده كردگا جيغي يأسونا أميدينية دقرا من كردنية دقرا كومل إنسانا ويك جارجين وقريك يعني يكبر بو هميشن لميجو روند ميجوي اللي بيش دروس كرياغ قدري بشيوينن إيمي كرد تسليم قدر نوغين أحمد خاني جعل يهودية إيمن ناتوين ولا عرفانا ما من يكشتان بيبجن بخاطري ويتيب جين ليكتدين أم كتيو خانة بناوي إسلام وشعر وتسوفتو أيويني لسدو خوند نوتيت شريعة جيه شريعة إجي لا إله إلا الله حيج خوايك ني بيجغل الله أي تصوف يجي تصوف يجي حركيش دا الله أما خيري فرقي أنا استكيك تديا لأولي دا صلاة نظامي تتدرو لدومي تكسر بيدا صلاة تتدرو بويا مانا لم تكسر مجبور أو إن وحدة لكسرة ابن عربي بيرندرو من يتبكو جن بردلا بدن تابون خوا چون گشتی خواس خوا محاطة يك حرچيش تخواس من خوام ام دار خواس ام چرخ خواس ام سيجارة خواس اما التكسر بنهايتي كي لدروسي بك جمو نابتو لذا قدرة متمركزي لدروس نابت توشب بزاني نوع الدارشتنة رستكانت
ڕەفتارەکانت ئەگۆڕێ، خوێندنەوەکانت ئەگۆڕێ، هێزەکانت ئەگۆڕێت. و تویشێ ئمە بزانیت، تویشە بزانیت تەمامە ئەم شعرانەی کە ئێژنی تۆ حەزی پێیەکەی بەناوە نالی و مەحوی و سالم و بێسارانی گشتی لەسەر ئەم چیرۆکەسە. چیرۆکە چی؟ هەرچیش دەخواست. فراغە لەم خوا، دووریە لەم خوا، هەڵکێشانە پەردە لەسەر پەردە کە تۆ خوا ناناسی تۆ، تا تۆ بە چی بگەی؟ بە عشق بگەی. عشق چیە کات؟ عشق چیە کات؟ عشق دەسەڵات نایەڵێ، تۆ ئەتوێتۆ لە ناو عشقا. ئەگەر موساییت و موسا قەسەم، ئەگەر ئیساییت و ئیسا قەسەم، و زەنگ ناقوس کلیسیا قەسەم. یعنی تۆ وەختی ڕانەیەکی ترت هەست خۆشتێ ئیتر تەفاوت تەرەفە مقابل خوێندنەوە بوت مهم نییە، چون تو شتێکە بەس بەناو عشق. ئادام سمیت و فەرگۆسن وتیان ئینسانەکان لە بازاڕە کاتە بە دەساوردنە پارە اختلاف مەزهەبیان نییە، نێزیان. تۆ لە عشقیشا اختلاف مەزهەبی نییە. شێخ سەنعان بۆ کچی گاور لە ئیسلام و وەرگەڕا. خۆ من وەختە بۆ کچە کوردێ پەشیمان بمەوە. خۆ ئەم ڕوانگە لەکوێ تێت؟ لەو ڕوانگەی تەسەوفیە هەندی یەهودیە، وا من پێتانم وت تێت. ئەمانە لە هەندیەکان ئەیگرن، لە ئیلاهیاتە ڤیدانتایە هەندی ئەیگرن، گشتی دەبگیریاکە. ئەمانمە بووە تا متەوەجێ بووی کاکە ڕستە یەک ڕستە جەهانێک ئەگۆڕێت، هەڵسوکەوتی تۆ ئەگۆڕێت، ڕوانینی تۆ ئەگۆڕێت، بەشی تۆ لەم دنیا ئەگۆڕێت. ئەمانە گەرەکیان ئێمە کورد قبوڵکەین، ئێمە مشتی حەشیمەتین و جلوبەرگ و هەڵۆ ئەخەینەوە وەکو مەیمون بەناو هەڵپەڕقی کوردی. گەرەکمانە بێن تەشویقمانکەن و بۆمان هەڵخەنەوە کە ئێمە هەڵپەڕین. نانا ئێمە کوردین، بە گوێرەی ئەم مێژووە حەزارەتێکی گەورەین، تەمەدن و ژیارێکی گەورەین، و نایەڵین بتوێنەوە، نایەڵین لە بینمان بوون، نایەڵین وها اتفاقێ بکەوێ، نایەڵین. پس ئێمە خۆمان نادەینە دەسە قەدەر. ئێمە لە خوا و لە عشق بە ئامریکا و نظامە سوڵتە ناتوێنەوە ئەمانە پێ نەهێت. ئێمە ئەگەر تراژدیش بخولقێنین تەسلیمیان ناوین. واقعیترین بەهێزترین جەمعیەت لە ڕووداوەکانە ئێستای ڕۆژهەڵاتە ناوەڕاستە کوردە قەومی تنیکیە. یاڵەت متحدەی ئەمریکا، بریتانیا و دەسەڵاوەکەکانی لە مەنتەقە گەرەکیان لە کورد ئەنتەر و مەیمونی دروستکەنەوە داوای هیچ نەکا. نەمایشەکەیشی سووریەس، ئەقلیم و کوردستانە، ئەم حادسەیە ئاخرە تورکیەس کە ئەمە بڕواتە ناوت دەروونە ئێمە ئێمەننت بێ و ئێمە لە بەرامبەریان نەوێسی نظامە سوڵتە خیاڵە باتڵێکی کردە تاران ماکە. ئێمە ماکین. حتا ئێمە دانی پێوە نەنین 2000 شانۆگەری لێ بکا بووی تەواو ناوێ و بووی تەواو ناوێ. با من داستانێک بێژم و تەواوی کەم. تەمام ئەمانەی وە وەختە خۆی بۆ کوتانە کۆمونیزم حملەیە نەکردە ئستالین و خودە کۆمونیستەکانی شتیا بوو. ئستالین ساڵە 1926 هەڵەگەڕێتەوە ئێژێ یا ئێمە ئەبین بە وڵاتە پیشەسازی یا ئوروپا ئەمان هاڕێت یا ئەمان هاڕێت. ئەگەر ئستالین لە 1926 تا 1939 ڕووسیەی بە قۆناغە پیشەسازیان نەوردایە، شەڕە جیهانی دووەمیان پێ نەیەکریا. بریتانیا لە مقابڵە ئاڵمانە وەکو چۆلەکە حەپلوش کردیا و ئەوەی کە ئوروپا ماوە لە بەرامبەرە هیتلێرە. ئەرتەشە سوور ڕووسیە بوو، ستالین بوو، کرۆکە ئاڵمانیشکان، نە ئیاڵاتە متحدەیە ئەمریکا، نە بریتانیا. ئەو پرێمەتیڤ ئەکیومیلیشنە کەڵەکە بوونە سەرەتاییە ملیۆن ئینسانی لە جەهانە بەدەست بریتانیا وڵاتانە ڕۆژاوایی کوشت، ئاوارە کرد، نابود بوو. بەڵام وڵاتانە ڕۆژاوایی فویان کرد لە بۆق و کڕنە ستالین بەرزەوە بکەن و هەمان کارێک ئێستا کە ئەوان ئێستەیش بەردەوامیەکەن. ستالین
لە 20 ساڵا کردی. ئەوەی زلنسکی و ترامپتان چاو پێکەوت دیتان زلنسکی نە قارەمانە یەهودیەکی عنتەری دەڵقەکی تەلەڤیزیۆنی خۆیان گەورەیەکەن، خۆیان فوتیەکەن، خۆیان کارەکانی پێجێبەجێیەکەن، خۆیان لایەوە. دیتان ئەمڕۆ هیچ وجدانە بیدارێ لە مقابڵ ئاغای دۆناڵد ترامپ موجود نییە. دموکراسی بازی و دموکراسی خوازی موجود نییە. دیپلۆماسی بازی و دیپلۆماسی خوازی موجود نییە. هەرکە نێرەکەرە زۆری هەست دێت هەڵەدا. یاڵەتە متحدەی ئەمریکان کاری کرد لە پانەما کردی، لە کاستاریکا کردی، لە عێراق کردی، لە ئێران کردی و ئەیکا و دائیمەن ئەیکا، چون تەمام ئەمانە ئەقمارە خۆینی. بەشار ئەسەدتان دی بە فیکەیە چوو، زلنسکیتان دی بە فیکەیە چوو، قارەمانەکانە پەکەکەی قەندیلتان دی بە فیکەیە توانۆ. ئەوەی ئەمێنێت و هێزە واقعی شۆڕشگێڕە. من لە سەرەتای قسەکانم بۆیە ئەم قسان مەکرد تا شۆڕشگێر لەبەی نەچێت، تا شۆڕشگێرتان بۆ نەکوتن تەسلیمە وەهمە دنیانەون. خەیرێ لەوە کاولترنەوە فکرکردنەوە. کلکیشیان گیری کردگە سەلای دەستگاکە ئەیگۆڕن. ئەگەر کۆمەڵی ئینسان حەقیقی بێنە دەرەوە بەشە گەوریان لێسێنن وەلیان نەسێنن. وەم کارە بەدەسە ئێمە ڕوو ئەدا. پەس ئێمە شاهد بووین داستانە پەکەکە چووە ناو وادیەکی تر. هەواستان وێ گەرەکیانە تەرکیببوونە لە دەوڵەتە تورکیە، بتۆکردنە دەوڵەتە ئەمیقە تورکیە، ئەبەدیکردنە دەوڵەتە تورکیە، دەوڵەتە سووریە، تەبدیلە بە گەورەترین دەستکەوتە کوردی بکەن. فارسواتەنی زەهی خیاڵە باتڵ. خیاڵە باتڵێکی من هاو نەمتفاق بکەفێ. من 10 ساڵە ئێژم کە نظام سڵتەگەرێکی دەوڵەتە ئێران بگۆڕی بۆ فازە سەوەم بۆ دەوڵەتە ئەبەدی، دەوڵەتی قابل ڕوحانەوێ بە تەئید کوردە قەومی ئێتنیکی. لە تەمام ئەم وڵاتانە خەریکە تەئید کوردە قەومی ئێتنیکی ئەیان کاتە دەوڵەتە ئەبەدی. ئەم ئەتفاقە لە تاران ناکەوێ، نایڵم بکەوێ، ئیمکانی نییە بکەوێ. لایەوە خۆش.